لەگەڵەوەشدا بوونی کورد لە ناوچە سنووریەکانی سووریا و تورکیادا کە لێنی خستۆتە پەیوەندیەکانی نێوان ئەنکەرە و واشنگتنەوە، بەڵام وەک دەگوترێ هێشتاش زەمینەیەکی زۆری هاوبەشەیە لە نێوان هەردوو وڵاتدا. ئەمە بچووکردنەوەی جیاوازیەکانمان نییە. سەروەختێکی قورس بووە بۆ هەردوو لامان لەو جیاوازیانەی لە نێوانماندا هەن، بەڵام پێویستە ئەو جیاوازیانە چارەسەر بکەین لە چوارچێوەی بەها و بەرژەوەندی هاوبەشەکانماندا و وتوێژی ڕاستگۆیانەی لەسەر بکەین. دەشێت یەکێک لەوانە هەبوونی هەستێکی هاوبەش بێت لە نێوان تورکیا و ئەمریکادا لەسەر مەترسی ئاسایشیەکان. هەندێک لەوانە قورسن و چارەسەرکردنیان هەروە ئاسان نییە، بەڵام هەندێکیان خۆیان بە تێپەڕبوونی کات و وتوێژکردن چارەسەر دەبن. کاتێک دوو وڵات هاوپەیمان و تێگەشتنیان هەیە بۆ مەترسی ڕەوشی ناوچەکە، ئەوە پێویستە سەنجی بخرێتە سەر چارەسەرکردنی ناکۆچیەکان. بۆ تورکیا پێ ناچێت هیچ شتێکی تر ئەوەندە خراپ بێت لە ئاڵۆزی پەیوەندیەکانیاندا هێندەی پشتیوانی هاوپەیمانانی بەسەرکردایەتی ئەمریکا بۆ هێزە کوردیەکان. تا ئێستا خراپترینیان لە پشتیوانیکردنی ئەمریکادایە بۆ پەیەگا لە هەر ئاڵۆزیکی نێوان واشنگتن و ئەنکارادا هەمیشە وتراوە هەرگیز هێندەی ئەمە پەیوەندیەکان خراپ نەبوون. کۆبوونەوەکان هەمووی لە پێناو ڕێکگرتنە لە پەرەسەندنی زیاتری ئەم ناکۆکیانەی ئەمڕۆ. هەر بۆیەشە ئەنکەرە داوای گرتنەبەری هەنگاوی دەستبەجێیی دەکات لە واشنگتن. یەکەم شتێک بکە بەرامبەر پەیەگا. ئەمە هەنگاوێکی گرینگە بۆ استراتژیکردنەوەی پەیوەندیەکان. ئەگەر تورکیا و ئەمریکا دەیانەوێت هەنگاوێکی ئەرێنی بنێن، ئەوە کەوتۆتە سەر ئەمریکا هەنگاو بنێت. تەنانەت ئەگەر هەنگاوێکی بچووکیش بێت، ئەوە بە هەنگاوێکی گەورە دادەنرێت. شێکەرەوە جەخت دەکەنەوە لەوەی ئەو پشتیوانیانەی ئەمریکا بۆ هێزە کوردیەکان لە سووریادا ڕاهەندی سیاسیان نییە. با بەڕوونی و ئاشکرایی بیڵێم، هێندەی من ئاگادار بم ئەمریکا هیچ پەیمانێکی نەداوە بۆ وابەستەی سیاسی بەرامبەر هەسەدا یەپەگە پێدا. لەوانەیە هێندێک بڕیار لێکدانەوەی تری بۆ کرابن، بەڵام ڕوون و ئاشکرایە هەر پرۆژەیەکی سیاسیانە لە چوارچێوەی سووریا دابێت و ئێستاش ئەرکە سەرچیەکە ڕەوانەوەی نیگەرانی ئاسایشیەکانە. هێشتا ئەمریکا لەو بڕوایەدایە پێویستە سەنگی بخرێتە سەر کۆتایی هێنان بە داعش، وەک دەڵێت نەک شەڕی تری لابەلا. یەکەم پێویستە کۆتایی بە شەڕی داعش بهێنرێت. وەک دەزانن هێشتا لێرە و لەوەی سووریادا داعش ماون. ئەمەش بۆ تورکیا و ئەمریکا و عەرەب و کوردیش لە ڕۆژهەڵاتی سووریا کێشەیە. دواتریش پێویستە پلانمان هەبێت تا نوێنەرایەتێکی فرەلایەنی هەبێت بۆ ئەو ناوچانە. پێم وانییە وەشتێکی باش بێت بۆ تورکیا و ئەمریکا و تەنانەت بۆ شەڕی دژی داعشیش پەیوەندی سیاسی و ئاسایشیەکانمان لەگەڵ هاوپەیمانەکانماندا ببڕین. هەوڵەکان زۆرن بۆ هەر هیچ نەبێ کەمکردنەوەی کەلێنی ناکۆچیەکانی ئەنکەرە و واشنگتن، بەڵام هێشتا بەڕژدی باز لە نزیکبوونەوەی تورکیا نەکراوە لەگەڵ بەرەی ڕووسیا و کۆماری ئیسلامی ئێران لە سووریادا.